بابەتی دروستکردنی کێشە بۆ موچە و بودجە سیاسیە بە گرفتی ئیداری تەسفیە دەکرێت. کاریگەری ئەم شەپۆ لە سەرمایە تا ڕۆژی شەممە بەردەوام دەبێت. تۆمارێکی دەنگی بنیامین نەتانیاهۆ گر لە پەیوەندیەکانی ئیسرائیل و قەتار بەردەدات. لا تیوار نیوز ئۆسلااوتان لێبێت من هودام سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ پێنجشەممە 25 2024 ئەحمەدی حاجی ڕەشید بە تیواری ڕاگەیاند. حکوومەتی ئیتیحادی داوای ژمارەی فەرمانبەرانی هەرێم دەکات. هەروەها گەر بە قسەی تەیف سامی بێت تا ئێستا 300,000 ناوی فەرمانبەر تەسلیمی بەغداد کراوە. وتیشی ئەو ناوانەی ڕەوانە کراون بۆ بەغداد پلەیتیانە جنسیتیانە و میلاکاتی وەزارەتی تیانە. بە قسەی تەیف بێت کۆمەڵک ژمارەیان بە کەیفی خۆیان ڕەوانە کردووە. ئەحمەدی حاجی ڕەشید دەشڵێت بابەتی دروستکردنی کێشە بۆ موچە و بودجە سیاسیە بە گرفتی ئیداری تەسفیە دەکرێت. کەشناسیارێم ڕایگەیاند بارانبارین لە ناوچەکانی ڕۆژهەڵاتیارێم و بەفر لە ناوچە شەخاویەکان بەردەوام دەبێت و پلەکانی گەرماش نزم دەبنەوە. با پێی ڕاگەاندراوی کەشناسیارێم ئەمڕۆ پێنجشەممە 25 کانونی 2024 ئاسمان بەگشتی هەور دەبێت لەگەڵ نمە باران بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتیارێم و پارێزگای سلێمانی لەگەڵ بەفر لە ناوچە شەخاویەکانی ئەم سنوورە. لە کاتەکانی ئێوارە دابارین لاواز دەبێت ئاسمان بەرەو نیمچە هەور دەگۆڕێت. باسی لەوەش کرد پلەکانی گەرما بەگشتی نزم دەبێتەوە بۆ 2 بۆ 3 پلە. لە ناوچەکانی ڕۆژهەڵاتیارێم کەمێک زیاتر نزم دەبێتەوە بەراورد بە تۆمارکراوەکانی دوێنێ. لەبارەی کەشوهای سبەینێ 26 کانونی 2024 کەشناسیارێم دەڵێت ئاسمان نیمچە هەور بۆ هەوری تەواو دەگۆڕێت. بەهۆی هاتنی شەپۆلێکی تری بەفر و باران کە سەرەتا دابارین لە ناوچەکانی ڕۆژاوە یارێم و پارێزگای دۆک دەگرێتەوە بە شێوەی نمەباران و بەفر لە ناوچە شەخاویەکانی ئەم ناوچانە. پاشان کاریگەری درێژ دەبێتەوە بۆ سەرتاسەری هەرێم. کاریگەری ئەم شەپۆلە بۆ ڕۆژی شەممە بەردەوامی دەبێت. باسی لەوەش کردووە پلەکانی گەرمان لە ناوچەکانی باکوور یارێم پارێزگای دۆک با ڕێژێکی بەرچاو 3 بۆ 5 پلان نزم دەبێتەوە. با جۆرێک لە ناوچە بەرزەکان لە 0 سیلیزی نزیک دەبێتەوە بە بەراورد بە تۆمارکراوەکانی ئەمڕۆ پێنجشەممە 25 کانونی 2024 قەتار ڕایگەیاند بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بووەتە بەربەست لە بەردەم هەوڵە نێوەندگیریەکان بۆ وەستاندنی شەڕ لە کەرتی غەزە. ئەمەش دوای بڵاوبوونەوەی تۆمارێکی دەنگی نەتانیاهۆ کە وڵاتانی کەنداوی بە کێشەدار وەسف کرد. لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵاتی ئێکس ماجید ئەلەنساری وتەبێژی وەزارەتی دەرەوەی قەتار وتی تووشی سەرسوورمان بووین دەربارەی و قسانەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل کە لە تۆمارێکی دەنگیدا کردبووی و باسی ڕۆڵی قەتەری کردبوو وەک نێوەندگیر لە بابەتی کێشەکانی نێوان ئیسرائیل و حەماس. وتەبێژەکە زیاتر دوا و گوتی ئەگەرم لێ دوانانە ڕاست بن ئەوە سەرۆکوەزیرانی ئیسرائیل تەنیا دەبێتە بربەستی بەردەمی پرۆسەی نێوەندگیری کە مەشوا دەردەکەوێت تەنیا خزمەت بە تەمەنی سیاسی خۆی دەکات لە جیاتیەوەی کاری لە پێشینەی ڕزگارکردن و پاراستنی ژیانی چەندین کەسی بێتاوان بێت لە نێوانیاندا بارمتە ئیسرائیلیەکان. سێواڵم پێشکەشکردن هەر شاد بن.